شێتت باوکە گیان باوکە ئۆ باوکە عوزمانت بۆ بیری باوک مەدە ئەتە توش بەس بگری واڵا بێ وەڵام نوێتی دڵم پڕابێ والله بەرە بێ بەخوا بەرە بێ کاکتان شێت کرد بەخوا لە ناوتان برد چیتان لە کاکە بکەن دیسانە بەزمەکە یاسم دەی یاسم دەی برتان نەبێ والله عوي راسي بي اما يستفير بودا بكينا ترافيك ومرافيك اما تصر اما بنيشتي بوبي امشت انا باوكتان بسيطة باوكلي الو براتشين بيخي اسمان علي نه بابا كسم جو بقرا بابا تعمل ام قال اسمي الله نام مباركة دعواي لسر عثمان قيد كدو هل خليك ويعداني كداماوا والله تمني شكاكة شو متم بساقة من زاوية او مالم كفالتي يمكن بصد دفتر تيجيشي متم ببيان صيش بكيك باشا بكر بلي اختي ويا شو كريستا والله عوي راسي بيتر كباوتان للسجن بربو هات درو كمن بومبا في اليوم لاولاي ماتش كدو تيجي ترزور بيخوش مقاوبة سكوا بيتر اويش ماتشي كدو خوا هالناقري احتدام وريزو نانيشي باش ما اخوار وياي لشرقي برا كنا تشوفوا حولين وين الان تخوا یک دقیقه کاکا جان باوکم همون جسمی باغیه اخه با چی گیجو تاولی رو با 25 دقیقه گات تاولی دقیقه خیلی کسیش نناسێنەوێ تو خوا هستی بیا بالا بیا باوکم ناشو مەگری بە قوربان مەگری استەحەلێکە ده پلانه داری هستی پلانێکی عەنابیمەیە عثمان ديره مع عثمان عفوجان احوالك احوالك يا اخوة برنا ميجو تاورد عثمان قرباني طلبت فريام فتشاو علي خويتي توزع السلخيه مش كان خليك كورين دائما السلخه تعالي قد بم بازار اذا تي كبابي دخون لا نخوردو تشريبك ولا بقرعان قوزي شتخورد بيد بكبابي اخذ دبوم ناخذ قول نابي اتدلي ابني ببياو داناني اخوال من ياوتري ده تواو ابي هاتك نمن دبي دعوتي من بي تبا مجيش عثمان بنيت كبابي اوندا اوندا بقول انا رشمو بقرعان بلسرو بنو بكري وكبابي يدب بخون بروح بيش كودي ابويا هما وزت كوا والله بروح عثمان بقرعان يا وشو نسيبو دو عثمان دي انا بقرعان دو عثمان دي انا والله ما ظننت والله وش توبينا اتكوي والله من زوج عثمان كاتك زيكا سكم اذننا كنا باري تقسيم ندا ومدام كنا كودي باري تقسيم كنت فاطمه من اويك بيش بهي جناب تعود عثمان الدريم ببيع داناني كوري كاك لمن بياوتري والله دبروا ما بتك كمان كيف برضه بخير يا ست صاو يا اخو بخير يا عثمان كنا نقول ما تصير زين بابا بابا نهوني بابا بابا اخوة بابا خود استرجعنا نمسكوي قاسم قاسم اذهب هيك زعلي باكو شرواري بالنسبه لي او لوسيا بابا دور قصدي لوسيا قاسم تو حیوانیه تو چی جاسم كنا كاكا تتينا با ما بزربو با كنا بام خو من دارني بزر بي او توانیه تو كنا كاكا بوجم اي نظم شو تشيدر بقرآن نظم قول شيدر بس اخو باك دي ساوزان بتمكننا چيا هو دبي دي سان چه تو بي كنا هسه بابسي كنا بزاله بتمكننا شو دي سان هسه دابا بروي كنا بخويا تو جاقري اسا ما بتينا داري لدوب قرين كنا تو باسك لمن اخرتني هاي مش كلوز كنا
كوري استاديتو خد نشوش ما كده برولاكو بينهم دي بابنو كره هستا بابرو نستا كوري دبان انا تكون زاري كره ده هستا كعكه ده هستا برو برو كوري والله مرسي من انا تنخم نا ايه ده خوي ايه ده ورا عثمان قيشتين والله ايه رشاوم يا عثمان شيت كذب بقول عن دفن نعم داخل ورا زوزو زو قلتي تبردي زو خذ ما يجري وشي فرخه شنو خذ ما يجري يبدا قتاري من عثمان زام هوا يعني والله بيدتي كاكا توشيتها كذب معقولة ما لي خوت عنا زاني أبو بوام كاكا يقول لك كاكا تازاتي ما بلا تازاتي ما تازة سنة قاعد 6 سنة قربة وطبلي سلم بس 6 سنة زاني ما لي خوت بابات والله يا ريت ولا اخواني تو يقدر قبل قرباني شاب آخر معقولة تو ما لي خوت عنا زاني ايه كورا كاكا بشر اللي بيدك عصبان قول بابا بشري شيء أو مصعدة هجيد وبيخرب وجه فرخه بشي اللي خذ بقى يجري زبطه تخاف والله عثمان ايه بيدتي أقول عن شيء تأخذ معه كاكا والله كاكا جمال أنا رداء مش مرة بيدو زبر ولا استنى شيء عثمان قول بزرده بيدواي بخوي بزرده لا تكذب ايه كاكا بزرده بي ام دواي كوبت بين مو بيك وين ريحو ما بينا بزر بين والله هسه بزرنا بين هسه عثمان هسه كذا عثمان أبو أوانا إن شاء الله أنا بعمل مشكلة اوه عثمان كل أخذ دعاية ولا قنجاد قاعد دا أو نب ايه قيدنا عطوا يا كاكا ورك شو ولا كلنا بخوا ايه رجل يا عثمان أنا كاكا تو هو مو تلفون لكن من الله كان بس أسمع أوانا الله دبر أخوة أقول بالي بشرين نعم القرآن وش يا عثمان يعني بيما وقال لي أنا انا وقينا وانا بيمناسي راوس تلفونك شنو جاسم بكم جاسم حق جاسم بين هذا الشيء يصير قاتل جنب الناس أو أنا هنا ناس انا ابو سيف صراحه وداتي نسيت جدي اترحست قلت يا قاسم جاسم يكرم هذي جاسم يكرم يقلز جيله يقلز مش قابل النزايل الشقية قاية هو يعني يقلز لا يدايته مالي خاركاني انا برجيله كده بيت شوي يا أخوان زاسم كوي بابا زاسم كراتي بتصير ريما مثل كذي وعصبان ما بنلقى ما كرا عاوز ايش رقمي ذا كمان سنه كري تعمل دلمينك دب زاسم بدا قاسم بلا ليش بتكسو يتبوت كوبي دل اسماعيل قاسم بابا رقمي ذا كمان سنه كرما عمرو دلمينك قباتك لا خالد هي الورتر دي ايش نيسان؟ نعم القرآن كاكا من الرمى اوتيل حلا عبر رجالي اسمه بلا حالي كاكا هاي خاص ده عثمان قريب لي بيان داناني لما يقول لك كاكا لمن بياوتي بس اخر معقول حلا هي اداره وكمان خير لا حكم بيان دلتش شقي منها ديا او زارش امام يا عثمان لدر كم ده سوما جوري وهذا كان دبيل ولو شنو زوال شيء وتمو وهابيل بزليخه او يكرديا عمليات يكرديا تزميل عبوت مزريع وكاينه تزويد كذا قلت لك شيء كل عضدني مني بردي والله زاني بغلط تشي مجوري بو بخطر او بصري عثماني ولا عاد كاكا ده بساطه إدارة حليمة إدارة تاوسكيش هوا بيتي بيا ناس مو كباب تشي بيا أو تيكر أو بيبرتي جكي ودك حليك كاكا ما عندنا ببرا كاكا من أوما يعني شو قام لك ننقو كريا عبو أو تقول بابا ما عندي بوينا الريما مسك الناس برقمي شو قام سندا أتو أخويا أو ديتمو بس حسباني كاكا توا ممنون وين يا وسيا توا ممنون ما شاء الله تصير يدري عندنا أو زاد بالشباب ذا حسبان في دبليو كورة ممر ها دبليو سي لو تعزل كورة بابا أو كباب ناس شي بيا من ناس كيف هم كورة ما أرتخرانا بيري والله كباب يا بخود لا ولا سلمات وبرو كشك برو حتى الدنيا تي ورد ده برو طيب برو راك كنا عادي اتو عادي كابشتي وراي والله ايش تقول صد لو خد انا والله
ودك هنا فرق عثمان شوف سلام ورا جوري انسان يحس بزوره شكون باشا وانا لك عثمان اعتمالي وانا اما الكره تاعنا بس بينا خويا فرق لك يا جماعه ياخذ بجيبنا ناس جيري عثمان جاي أود زاسمة جاسم أوش قاسمة أود قاسم قاسم اي مولدك مولدته وهذا هي انا وسط البال وانا جاسم قاسم إيه جاسم قاسم ولده جاسم قاسم هذا عثمان جيب دمي زاسم هي قاسمة بس مولدمني نيت يلا خينا واش حالك وديتيها وش عظيم كذا خوش البرسي وبابا يلا كرو يزدموا يجي نخوة دقيقة بينك بقول لك أشياء حازك ما بقول يلا باي باي يلا يزوج أنا كاك الجمهور السليماني مالي خوما نادوز من جلا هولي رسمت شيكا. بو كاكا دوام كون يا خو بخير يا عثمان او شارد اودان كردوا كره هوليرد اودان كردوا بو خداي وجه لنا قليانه نديد حسن زودات تقول هو عثماني برافو حضرني عاوش صدي خوار دوا تاوا كم يا اخوان لك واش يابي بس ابو جنب قربان توالتي كي زايد روس كاوا نابي عثمان كاكا خو وانا بوا او يستوي لياتي اغنا فول خدمات مصري عثماني بس كاكا فول خدمات بو انساني جيل بكر كده اتورا زاس بهير بيكسر شدي يقطع جاي يسرف كردي والله دول لخو خطو له شهور او قاتل مقتوله شوي قاتل يعني ايش دوسي شبع او بالدم بخوا عبو يا قاعد يخوش معنا والله بيت لما تبلا سنه تاعي هل بينزا كذا ميزك تكد بخوتها بخوا عثمان خص قران تسكاكا بامن جان النبي واني يعني وانا ابو رحمن ودي ادي بخور ياخذ باسكم نوك كي باسكم نوك كمان هو شي ما صدق يقول عثمان بس نوشي بخو شعبة ويران كرد صفت كراول كرد ها وشي ما صدق الشرع ده كرد قلت كرم لبستو ما صبوتي وتقينا وبكرم قلت ما مصتا او عثمان صعبتي سبينانا دك اخر ابو عيبه استاذ استتوبو وياد قال يجري طيب بالله بي يا عثمان تش عيبه باسي هرامي من دكاي باسي ميزم كاي مش باسي شريتو دك الدنابه نعم تواس لو احنا بينا والله باب ما نقلوا بياوش كتلنا السريع أنا والله لو هاني برسي بي. كنا بس راوس اها تزاني استكين زين اما نقل مو بياوي ناقري خد تركي زان دميلو دادنين تسبكين شو من بقولي؟ نا ولا عيبة تزاني استكين اما نتسم باب ما باندكم اتوش بخود تزاني ما شاء الله دم تساوى بدرس كا خد توركا خد زونكا تو خد توركا نتسكني بيتر سينا قوتي ما يبيش مرد باب عفوا ايه يستباب ما ترشق ما دغا تو باشا تو ركوتي دير ولا يا خو بخير بيس يا خو بخير بي ما قربان تشاو كم بابا دريان ابا تستانوا لينا انت فرم تسمع له لي والله بابا حز لي ها تشريبكم لينا وش شوات عنده لينا اذا انا شو تشريب مالو لي كرم انتو جارك تشريبك لينا وعلم دو شاطر شو تشريبي صحالي تصير بابا وريش انت ماما سيش بابنا دهستو انت اخر مره اي امي بالك ما اسمع صديقي مو اكاديمو صديقي مياه خوش يستا. لو ساعتيرا هيك بوها لو ساعتيرا عبوها سمو امرك الا بس بخواهي بقول عليه زمنا قلبوا لا تيسب كيف تمايز زريد عبوها هتبيني باك بقول ما زال كذا بخواهي سلا بالسرير بخواهي عبوها ابو فريانكو كره ابو يا باوك سيو كره قلت موسيقى بدستي ودي ما نبو كره تيتس هسا بدري كره هسا هاي زاني يا كره كمر شيء ياكلوا خير بمخين كان عثمان بقران نازم نلير دايش النبي متنيش البون قال خوشه بعدين مير او كره هيجي هنا قال ما سيدي ابو عثمان والله نازم بيوتم اقل مؤامره لقل باوك ما نيازي اشتيكتان هبي بخوا هلا دكم نازم مؤامره تشي مامرة مامرة تسي نازم كره قواعد مامرة باشي مامرة دك ايوه خطه دابن انه مؤامره كان هلا دكم وهالرشيه كرت مؤامره شي ابو دق سبك كاك مؤامره شي برا
چی پژمینەیە دەقسە بکە؟ عوسمان معاناتی من لەگەرەوەتیمانە تەواو نابێ عوسمان. دعبۆ من خۆم خەفەت بارم هاتم لای تو تۆزێک ئیسراحەتی بکەم و دڵم بکرێت و کاکە دەبەسە بەرسە خەفەت. عوسمان ترم وەختە بتەقی لە خەمان عوسمان. بۆچی بۆ دەتێم گەرم و ئەمەری چی؟ گورە کاکە زتۆ باس کەم. من ئەوە 3 ساڵە لەگەڵداچی ئەوە تیم ساڵە تو دابوویتەوە. ناگەڕێژ لەشکە بینم. باس زتۆ کۆ عوسمان. خوا یەک دەقە یعنی تۆ خێزانت جیابوونەتەوە و مناڵەکان نایڵن ژن بێنیت؟ ناهێڵ کاکە ناهێڵ. تۆ کوڕەکانە تەئکیدی ناوی قاسم و جاسمە؟ نا قاسم و جاسمە مەقسەدم کوڕە جاسم و قاسم لە من شتێکدا ڕەحمە لە وەرعی نەشتە بۆ من شێ دەکەی یعنی تۆ تەئکیدی ناوی بلەوەستی نییە مناڵەکانە؟ نا جاسم و قاسم کچە هەیە؟ مێردێکدە لە ماری خۆیتی ناوی پەیامە؟ ناوڵە ناوی نازەیە. ئەلێ خەریکە شێت مەکەی عەبوە یەک دەقەت خوا هەردووکمان یەک معاناتمانەیە هاوار. کویانی؟ منش بەو دەردەوە ئەناڵم منش مناڵەکان ناڵم ژن بێنمەوە. بەڕاستیتە؟ بەخوا ئەوە ژیانێ بێتێن بخوا. کوڕە کاکە ئەمە کاڕە گۆتەنینی هەردووکمان لێمە قەومایە عوسمان. بەخوا من خەریکە کەربم. حەشاشتو عوسمان ئەمن وەختە کەربم. ئەخ دەنە حەشە لە تۆ بۆ ئامادەی حەز داکەم با بەخۆ بڵێ؟ وەڵحازر لێکتری کەرتر بووینەوە چ بکەین کاک ئەوایە. ئێستا بە چ بکەین عوسمان؟ وەڵی نازانم وەڵی ئەوە ژیان نی ئێمە دیای ئاخر خوا دانەیەک نەیە لە ماڵەکە تا سەعات 12 شەو بڵێ ها ئەوە هی نییە لە تەبەتانی بێ بەخۆ تا من پیاما بە خوا ئەو ژیانم تێڵی باشتر نییە. کوڕە سبەینان ژنەک لەرێ ها ئەو سەرکە پەنیرەی بخۆ ئامن سەرکە پەنیری دەستی پیاوانم لۆچی عوسمان. ئافەرم هیچێک نەڵێ ها ئەمە بخۆ دوو سێو ئێستا من سێوم بەدارەوە بۆچی کوڕە عوسمان ژنەک لەرێ ها و خۆخەی بخۆ خۆخی سەر عارەبانانم لۆچیە. بەخوا ئەوای کێنەیە بیکا بەدەم تا دوو کەمچێک مەحەلەبی مردنمان باشتر بەخوا من حیاتم خەوتا بکەن ئەو لارەکان وەڵڵای من تیاتۆ ناخۆم بۆچی بشێشە؟ بەخوا برا ئەوە ژیان نییە عەبە وەڵڵا ژیان نییە بەسە دەبەسە تیاتان سیو ئەستا کوڕە بڕۆ دەرێ ئەستا بڕۆ دەرێ ئەستا کوڕە ئەستا بڕۆ دەرێ ئەستا نێرە کەر خۆدیتت عوسمان خۆدیتت وەرە ئەوە حاڵیانە نایرە ژنە چش بینم ببتە داشان خزمەتیان بکە. وەرە ژنە نەبێت و بیتە ماڵ لە چیمان لە پەتاقی کوڵاو. عوسمان ئەوی شێوێ بێسم بەسەر عوسمان ئەوی شەوێ نییە حەز ببووم یعنی زگم دەیێشە. عوسمان یەکەکەم دەویست بەس بڵێ چتە چ کەس نەبوو عوسمان وای گوتم لە خۆ پێ کەسێ وای لە خۆ پێ کەسێ هەموو وای لە خۆ دەربەدە دەمەکە من خۆم وعزم تەواو نییە تو خواواز بێنە ئاغبیە ژنی بەسە چی بکەین؟ دەزانیت دەکەین کاکە دەلێ برا لە پشت براوی مەگەر قەزا لە لای خوای بی. خەتەیە دانین؟ دەدەی ها؟ یعنی تو زێر بیرم زێر خێراکە تۆ زێر. عوسمان ئەوە نەعەزە لە تا. ئەرە وەڵام من هەر گڕم بەخوا. عوسمان وەرە ئەتونیە ئەو دوو کوڕەی من ئیقناعکە قەناعەتیان پێبینە ئەمە ژنی بینم تاو ژنێکی دەینم وعدت ئێمە قەناعەت بە هەردووکیانەکەم بەس تۆژە بێ ژنێ بۆ من بێنی خابیل هەمە ژن بۆ تۆ بێن خۆ من هین نیم هینیانی کو ناوترێ عوسمان کاکە حاشاکی هینی ئەتو هینی ناوەڵا ئەتو لێگەڕێ بە ئەمن ژنەکی بینم تێدەگەی ئەوانە بگانە قەناعەت بڵێن بەو چاوانە ئەوەم تراشی بێگە ژنەکە لۆ نەینە ئەوە قسەیە شەربی بتراشم فرێدەمە بوو ئەوە قسێ دەداینێ بۆ خۆم ئەگە مناڵەکانم بۆ نەکردی بەمیە و قەناعەتیان نەکرد من عوسمان نە کوڕە عوسمان قوربانم دەبە ئەوی شەی بکەی هەموو جارێ لەوێ ڕاوەرە هەموو هەفتەی نەفەرە کەباب نە بە ساقەمم کەباب نە بە قوربانم ناوسی خۆمم دانا بەخۆ یادگاری خۆشمان هەبوو ئای قەڵەمت زی لە مەکتەب عوسمان باسی قەڵەم زینی مەکە کورد بە خۆشی باسن عوسمان خۆ من دەزانم زۆر پۆتم هەبوو بەس ئەتۆ ئەو خوایە تاریخی من باز مەکە کورە هەر بینی خۆمانە باوە نییە دەدی مەسەلەکانە بێنی و بێنەک باقسە دەرنەچی بگاتە ئەو ماڵی دەچین و داخوازی بدەنەوە قەلەم دزووە بابەکو دەدەنەوە چۆن باسیەکەم باشە ئەوزە با کوڕەکان بینم
اقنعيان بك دي ها يعني تو زي خيرات ايه دي جاسم قاسم دي مقصد مرزوم كرم جاب لي جان جوب قلم ئێمە لێرە کەس ناناسی باشە با گاڵتەمان پێ نەکەن ئێمە لێرە هاتووی میوانی نوانە اینجا زانی چی خەمی ۆشتان نەبێ بلا شتی چی بلا هەر لێرە نییە بلا بلا چودا ئەو بلا لەکوێ بووی ايوه شنو هلا فيك فلافل بغا يسعى اواكم وبونا بانگە کاکە بانگەکە ئەپەس لە ڕێگە 30,000 دابەزی تۆ هم تاگم بقرباني وفلافل ئەو بلا تۆ زۆر بەزی ئێمە دڵمان لای تۆ دمانە بێ لەکوێ بی مرقاك بوسين بو چی تان كده چیتان کرد باز لەو بێنە کاکە خەمی ئەوتانە بێ من کۆمەڵە برادری ئەزیز مێلێرە بەکمان ناکەوێت بو بوكم ده راضي باشە يبقى قربان دشتي كده بلان داني دشتي كده في كلاب يعني بۆستێک زانای چیەکەین وين یەک پلانتان بۆ دانەویستە ئەو پلانانی سلێمانی هەمووی کاتەگیرفانی على بام زعيم نبو با ماشەڵڵا نو پێنج مانگە وەرە بابە وەرە زبيل لخوتها بكنو توزق عاقل بن والله يخمو خفده وعبوي دار رزانوا يتسمع كردي مام عثمان قلت شي ما كردو قاسم جاب بقربان قاسم لا جاسم ستعلم نشتي قاب بقول عنه رولا اوبيا وتام كشتوا توزق عاقل بن ايه اتاني مقصد مستقبل تاع روشن بيت اي طبعا دعوم بيا خوشا استو جاسم قاسم تو حزلتي استا امان عزم لقوزيا اقصك جوانا بس معنا ولا بابا خواردن نارم تو بوتي الخال لا خواردنا اي هواد ايتس ما بس يعني هيوا واواتا هيوا بخوا هيوا مردي واواتيش ديالنا ما والله راستك لا تاتو تيجي قوم كربن بخوا جاسم يعني قاسم مالي عبون بقول او ناوه كاكتو حزلتي والله من حزم لخارجه اوي كرم منطق وقسكدن اوي اي افرم او نيربو خالد ما بس اوانيه انتو حزلت جاسم حزلت يعني عزم لا ويا بيزا اونا استاذ ناجر وين جورك على مرمى قاسم جان بقول بالي تشاوبم جاسم تو اسو حزل لخارجه اي تو حزلت الو بابا عندران ويكتبوا شيء مكيكا طوال اي افرم من خوم اتانيرم بو خارج بخواشتي واخوشي لي وعد تاني مهمو اوتا كان تاني تدين جا لدواي دوالزي شو جاسم جان يقنوا على دواي دوالزي شو يبقى تشقنا الليان وفتني شقب رتم تتا زور مهم اواي اوش ده اي شون بيك نوشتي ناوي يكسر قناعتك لو قناعتي يعني يكسر الروح كان بولتزو اخواشا يعني بتينا خارج والله بيدنا كانوا هنا ها لا ما فكرت شو كانوا ونيا فكرت اخواشا تقول كنا دورت جاسم والله زي جازم يقدر ابو شو لاوي يسمو مدركو تشبياوي مشرف مالي رجل حديدي عثمان ايوه توجو او دوبارجيني تتكلم ولا بابا او بشرين او شيء ام قراني تو هذا كنا خورني والله يجورك كوري جورك عثمان او هاجنا بزارشي هرامتي وقت عمل مردي اخذ جورك قينا بس كل جورك يريدك انت اخذ نازم تو شلون ماوي كل كاكا دينا للعذاب هذيك كاشخو كاكا رازي من هبي كان بدي مو خارج والله قلت او بابش تاجني ديني والله الحق باسي او منكف ادي عثمان عملوا سوا هاي لك عثمان دو ساعات عملوها لا ما يدخل عثمان بمن دري جورك هاتو بقول جورك اي خاطري حتى عيب هنا او بيمنا خوش من ميواني تو بخوات ما اوتين لا دانش عثمان دانش شكيتك مدى تو ميواني مني نايم بتصدري يعني اتو كدلي تصدر ديار عمي بياو داناني عثمان اخذتو كل باب لمن بياو تري عبو تو بوا عثمان اما مو هرايا كمان لوجنا كيبو اتو داني يا خالد امش فت اريد باشا تو بو اما اخر قسم بيلا كاكا كروشتن بو خارج ايه يعني تو لدو حفتيانات يعني شن بيني والله قبل دو حفته بونيا يعني تو اونيت
ئەتو بەتەمای ئەو دوو هێڕەی بنێری خارج کورە بابە خۆ بەڕاستی نان مەخارج ئێدی برادێکم هێڵم قاچاقچیە ئەیان بەمە مەزرعەیەک لەو دی بەحەکەیە برادەرمە مەسبەحی تیا گوشتێکی تایە لەوێ دایانێ هەڵە کاکە جان ئێرە ئۆکرانیایە ئێرە یۆنان لە ئۆکرانیا شەڕە قبول ناکەم یان نێرێ دێ کورە بابە خۆی سەر قابلە رووسیا هەوجوم کا بۆ ئەو کورە بابە مەڵێم مەزرعەیەکە لەو دی بەحەکە تۆ بۆ واقع عمو بۆشێت مەزرعە لەو دی بەحەکە خۆتی بساحی شوێتێدانە بەس بۆقی تیاتی ئێدە باشە قەینا بۆ ئەوە نیە بەخوای جاس بۆ قاسم بۆخەکانتەوە خەنی دەبی لە خۆی کارە اینجا ئەشیان ترسیارە بەڵێم پێی بڵێ پۆلیسی ئەنتەرپول لەبەر دەرگا بچنە بەر دەرگا ئەگیرن ئەوە بڵێ دوای یەک دوو هەفتەکە هاتیشنەوە بۆ ئێرە کەسەریان کرد باوکیان ژنیان هێناوە ئەتر قابلە چییە دەڵێم ئەرێ وەڵە سنوور داش کرا تۆزە لەسەر قۆماڵ ئەو هەیان پێ دەڵێ من هیچ پوچینە کوڕی بابتان کوڕی بابی خۆتان نەبوو سنوور داش کرا ئافرم ئەوە ئەپات دەکەن ئادی ئەوە هاتن ئەوە هاتن مام عوسمان گیان بەخێر بێنەوە جانی مام عوسمانی مام عوسمان فکرمان کردەوە پێ خۆشە ئێ بەس خۆ خارجگەمە نییە ێ باشە ئەمە کوو بچین پارەی دەوێت یەک قاچاقچی دەوێت لەو ڕێی سەرما و گەرمامان دەبی ئێمە کوو بچین بە قوربانی چاوتان بم پارەتان ئایدی خۆمە ئایدی مامە عوسمانی خۆتانە جوان جوان جۆم لێ بگرن بزانن چیتان پێڵم ئەوە بکەن ئێوە ئێستا لەبەر چای خۆشتانە تەلەفۆن بۆ قاچاقچیەکە ئەکەم قاچاقچی دەناسی قاچاقچی چا یەک دەقا برادەرمە ڕێیسی قاچاقچی دەیناسینەوە ئێستا لەبەر چای خۆتانە قسەی لەگەڵ عوسمان سیقەت پێ هەیە من بەخوا چەند جا من شخصی خۆم بینیمە لەو ئیجەیە پەڕیوەتەوە لەو سەر هاتۆ چوو پیشی پێ نەبوو وەڵڵا من معجیزێ کاکە دەقسان زۆر میمە بابا ڕاوەستە گەرەمیمە ئەوە حساب بە گەیشتە ناو ئەڵمانیا سەیری شت مەکە عوسمان بڵێ ئەڵمانیا باشە ئەجە چەندەی چەند ساغۆ چەند والله بابا تورکێشی باشتری دەکات عوسمان چێ و تورکیا عوسمان سەرد بخوا جەنەم ولم سن قبری جێرمەی سەمە پێمان ڕادەبێری ئەوە گۆرانیە نا ئەخ دەوانیەوە ئەو شتانە لە بینی خۆمان ناهەیە قسەیتی ئەوە گۆرانی باب ئەو گۆرانیە بەمە ڕادەبێری قسەیتی وەلە ئەوە هێڕە بەشی لە بیر مایە ئەوە هەشتایەکان ئیبراهیم ئەو گۆرانە بۆ دەڵێ ئۆلستان قابرمە جالمەریستی لەگەری لەبێ دەرێ من چەند گریای عوسمان ئی باشە ئەوە بینی خۆمانە سڕێکی ئەوەزان سڕ وایە عفو لۆخ لەڕم ئەڵێم بیر هیچ برازام تو خارج لەرە ئەڵمانیا لەرە ئۆکەی خەیری متەشەکیرم ئەوە فارسیە دەباشە چۆخ مەمنون ئەوەتەوە دەباشە گوێ تەوە وا بزان لە خاریجن ئێوە کوڕم لەوێن دەرێش خۆتان زوو کەشف ناکەن و سەیریکە یەکشت هەیە ئەوە ئێستا پێشی وتم ئەوە گوێتان لێ دەبێت ئەو شوێنی کەیەوە ئەچن بەردرگاکەی پۆلیسی ئەنتەرپۆلی لێ نەخەڵە تابن بێنە دەرەڵێتین پیاسەیەکەکەی نیاشتێ مام عوسمان ئەو جاکەی دەچین ڕوحەکەم بەیانی قسەلەکەی قاچاقچیەکەەکەمەوە هەر سبێنە بێ بتان باتوو کوڕم هەت زانتایەکی باپیریشتانەیە لە وەختی خۆی لەگە خۆی برد بۆ حەجێ هەر مایە بەکەرە دوو جانتە لێتان بزە دەبی یەک جانتای گەورەیە پڕیجکە لەگە خۆتان بم باشە وەڵە بەدوا هەری دەگەی بەدوا هەریگەن بەس جاسی مەستە بچێت بەسەری عوسمانی نییە ئەوانە نیە دوو تاکە پێناویان لە پێبی تاکەجان بزر کردی ئەوجا یەک زانتایان پێی باش نەجاتێ بوو پێ ناخۆش نەبێ گوێرەکەی ئەرێ وڵە جۆرەکەنە عوسمان کورە ئێرە و عاسمانی مەمنونی تومە عوسمان کورە عوسمان ئیشەکەت کردیە کەس دۆی نەدەکردم عوسمان کورە عوسمان ئەتو نەبای ئەو ئیشە پێک نەداهات عوسمان باشە بە ساقم بەڵامەوە من ئەوەی تۆم ئاسان کرد تۆش خۆبێش نیە بۆ من پێیاکەم خۆ من هین نیە کورە قابیلە کورە ئەو دڵی خۆم دەدەمە تو کورە عوسمان ئەو خینە نیە بتڵ دەربینن هەمووی لە قەلبی تو کە عوسمان کورە عوسمان چاوەکی خۆمت دەدەمێ عوسمان عوسمان کرد ئەوە چ بۆ عوسمان زەڵتە لێدای ئادێ سەوتی بەری تەلەڤیزیۆنە زیایکە یەک دقە هەواڵێکی بەپەلە ئەو سێ گەنجەی کە دەیبینن خاوەن پێداویستی تایبەتن نابیستن و توانای قسەکردنیان نییە وا دیارە ڕێبوارن و خەڵکی هەولێر نین هەر هاوڵاتیەک دایان ناسێت با سەردانی ئیداری پارکی شار بکات لەگەڵ ڕێزمان ئەولادی بەڕڵا عوسمان ئەوە نییە تربیەت نەدراینەوە منداڵانە ئاخر ئەوەی ئیچار وەچی وانەیە ئەو شاریان تێکدا عوسمان باب و داچان تربیەتی وانەیان نەدایە حەوکە بابی وانە نەگری نییە
يك بفراي بيداك راو عثمان باقسي قلتوا كم عارفتي مربوا رقم لنا فريوا هذا بتوع عثمان هاو كبابي وانا بقري عارف صادي بيداك ايديا عاوز دارش كتبيني طريقي بدارك الليله انت بس هم قالوا شو كاي كربري كربابي وانا ابر هذيك الديا يشوفوا سباي انت بس بواكي بابا كوري من بو بيلك كوري كاي فقير بزربوا الى جناحا تديك الجنوبه كنا من دائما هاي هواد جناحا اقول له قال له انا عثمان قلت شي والله هالناس عم تشون قرشونتي والله بتزي اوان وهذا بديتونات لا والله قول هالناس يعني زانيو بخوا ناس عم تشون زانيو ريكواتي نازل ما تسمى دوين انا عثمان كنا اولادي من عبو قايدنا ميواني مني هكا زاسمو قاسمي دنيرم بيعني ما نربا جاب بدوش شيتي كان هنا قايدنا راوسا عثمان داولي بندا كم ولا نمزان اولادي كلنا بابا خلي السؤال شر مزار كرة زاسم قاسم ورا كلهم ورا بابا ورا اوانا دبيني يا من دارانا اوانا دبيني اوانا لك بارشي لكرم بزربوينا تتشديان فوري دانيني باشا بتبسم بلاقي من برو بتسدك كرم ببيخود برو بتاكسي برو بتزك يا خوم قرب كرة كنت شلواري باب اللي بركا عيد الرايكا كرة بتسدك خود برو دبرتو زي خيرا راو سباو قوس قراصي لم نخوي بكاتو بينا كرم بينا دلي هذا كم ثقافة هذيك لم ثقافة بيف هتباز بك عثمان نيل ثقافتي اللي دريجيني دلنجي قش ثقافتي اللي بردبتوا هذيك هو عثمان غمي مخو براتم وقد تسيدي اني انتيرا معزز مكرم بخوا شيت بخوا هاد ما كان والله يجي البيت تاع عثمان والله شازو نعم ثواني يقوم تو نجاتي من ما اولادي بر الله زوزع يعني اولادي نزان زوزع هذيك انا خوش ياكي كل كان يخو زوج وانا على كل العثمان باجربي اخوان تعيش لك امين شوف بلا الشارع ثاني انا دبلون كان يشوفون جاي يشوفون دبل دي سايب لي منصوب يا اخي كان قبلنا شوي زوره السلام عليكم دادي السلام فرمو شو باش باش فرمو ايوه روش تومي هل يصير ظلم بياشو زورم خوشوي زور جواني خۆشەویستی چی و باسی چێکی تۆ بەخوا هەر یەکەم داقە بینیمی لەسەر شعرێکی شم وایە بۆ بڵێم ئەرێ شعری چی دەڵێ دووەرە دووغوا هەمەڕۆ دووغوا کە تۆرە لەگەڵ تۆ بە باڵەوە ئەزای دووغوا ئەزانێ بە قورعان تۆم زۆر خۆشمە خوا گەلی ئێستا حەلەن قسەمۆ ناوترێت دڵمەڵێ تەپ توخوا ڕازی بە ئەرێ ئێستا تۆ چی دەوێت کاکە وەڵی خۆشمە هەر ئەو دەقەیە تۆم بینی ئێستا دڵم بیاوچوو ئەڵم شعرێکم بێ با بۆ بڵم توخوا زانین چی لە ڕۆژەی تۆم دیوە عشق لە دڵم چاقیوە توخوا ڕازی بە لە تخوا زۆر جوانی ئۆی باوکەڕم زانین چی بە من لێرەم هاتووم بۆ میوانی تخوا خۆون مەکە باشە دوای گەمە بۆ لاو عبو خەریکە و مێشکەم تێگەچێ خەریکە ڕۆحم دەرەچێت تێناگەم ئەم هەتیوانە شوێن و مەکانی منیان دۆزی و نازان ناوی خوای بینە عوسمان ناوی خوای بینە قابلە سێ کاکە مندارن هاتینە دوی تۆ تەوا بڕە هاوکە ئەو کوڕم ناردیان هینتەوە ئێرە و خەڵاس چ مشکلە نابینە لە گۆڕێ دەی باوکم ئەگەر هێنای بۆ ئێرە من لایە لە سمێڵ خۆمە تاشم کورد با بە کوڕەکانی خۆ ماڵ و شوقەکەی خۆتان نازان لەسەر کوڕەکانم بێن بۆ ئێرە ناموسمان واژ نینە ئەوە چیەوە یەخوا وابێ یەخوا وابێ خەینەکەی کوڕە بۆ تۆ قسەی نەکەی زۆر عوسمان نەبێ عوسمان جێم دەبرای بەڵێ کاچی خۆم هیچ خۆت شەوەش مەکە دەزانیت چێ ئەو کوڕەی من دەیان هین تێرە ئەندیان هین تێرە نەیان هینایرە بزر بوون ئەم بە خۆم دەچمە دوێن تەوا بڕە خلاص زۆر شارە مشکلە هەیە لە ئەگەر نەهینەوە ئەوە تەوێ ڕۆڕەی دەنێرم دەچی دەیانی قسەی گەلە گەرمەوە هەدی یەخوا وابێ ئەتو ڕاوەستە عوسمانە مەوزوعی ڕئیسێ بکەمەوە کاکە کوڕە بەوجەوە ئەوە مامتان عوسمان ئەم بۆی دەلێت تە خارج ئەمنیش یعنی ژنی دەینم هاوە پێتان بڵێ
آخر لەبەر ئەوەیە کوڕم ئێستا هیچێکیان هەڵبژێرە یا ژینێنانەکەی باوکە یا خایجەکەی ئەوە هیچ ئەو لە دوای یەکەک دەچمە خارج ئەوە قسێ ئەی ئافرم ئەشە میرانی ئەگە بیگۆت بە نە ڕمتەتەم دەدەم نابوو بەتەشی ئەوە هاتن کورە چاوت ڕۆن ئەوە هاتن کورە وەڵا جاسم زێر سەفر یاخوا بە خێر نێن بە ملی ورد بێن ئەوە چی قسانە پاپی چانی ئەو کوا حشتەکەی ویکە کیوتە زۆر لافێ و جوانە ئەوە ڕەفیقمە احترامی بگرا پاپی سمێڵەکانی زۆر جوانە ئەوەی کە ئاگە کەماچی سۆیدەری نا کەمالە چام ئەوە زۆر جوانە شیژم 15 ساڵە بە خێوی دەکەم کو جوان ناوی 15 ساڵەکە منداڵەکەم بە خێو کردوە ئەو لەگەڵ دەبوو ئەمە بەخێوکە ئەمە سێ شوقەی پێمان کردوە تا ماڵمان دۆزی خەیدینا شوقەکان بە یەک دەچی ئەمیش زۆر زار بزن ئەوە کوا حشتری براتم کوا حشتریشتان هەیە کورە بابە خۆی حشتری ڕاستی ناڵ ئەبوو وانێکی خۆم زۆر تەواو نیم بەلایکی زلیان هەیە کواوەتی بۆ حشتری دەچی وەڵا لە خوارەوەی ئیشێکی هەبوو پاپی پاپی ئەزانی ئێمە حب و خۆشەویستی تۆوای لێ کردین کە بین بۆ ئێرە کورە حوبێکی کورە ئاژدادی منتان سوتار کورە ژیانی منتان تەدمیر کرد وەڵڵا پاپی معنای چییە؟ پاپی خۆی تاکە نعلوشت نادە بە قوڵی مەقسەدی باوکەیە زمانەکەی دوو نالێ باوکە دۆ دەلێ پاپ ئەی چوزانم با من بۆ وەڵی دەلێ پاپ و هەم پێشان مندار بووین بە نەحلیان دەبۆ پاپ ئیدی ئەخت دەنا بابا ئەوانە مسەقەفم ئەوەست کە جوانە بەلەپێکی گەزە هەموو شتێکە بۆکە دا هەستە کوڕم بیان بە غورفەی با ئیسراحەتی خۆیان وەرگن هەستە باب دەبڕن دەی باوک هەستە دەی لە دوان یەکتان بیبەندەی بای با دەی هەستە بەس ساڵتانمان بۆ هەڵگری جانتاشیان لێ هەڵگرە بابا هەڵگرە جانتایان لێ هەڵگرە بابا میوانە دەی هەستم بای کە جوانی لا هەستە چیزی پاپی هەستە لا حول ولا ئەو وەزعی منە عەبە بەدەست ئەم ئەولانەوە وەڵڵاهی خەریکە شێدە والله عازمە بالله خەریکە عثمان عازمە ئەولاد سفرە عازمە بە هەندلێ بابیان نییە دەرەی بەڕڵانە ئەنی حاشا خەریکە ناخۆشیێکی وەرە داشە ئەوە دامنا باشە ڕۆڵە جۆ بگرین ئەوە ئێستا باوکتان ژنێنێت ئێوەژە چن بۆ خارج تەوا تەواو ناوی چی نابێ بابا ئێ باشە کە مادام نابێ با باوکتان ژنێنێ ئێوەش ناچن بۆ خارج یعنی دوای 12 شەوەکەش نەما ڕەتەتەم تەتەم تەتە یەکێکیان هەڵبژێرە ها ئەوە خارج ئەوەی خارج بەڵێ باشە دە اینجا جۆ بگرن جۆ بگرن ئامرتان لەمێنێ ئێستا ئەچنە ئەودی نەسیحەتی مناڵەکانی منەکەن ئەڵێ من چۆن ڕازی بووم ئاوا باوکتان ژن بێنێ بڕۆ قەناعەت بە مناڵەکانی چکە بەش بوو ئەوان بچن بۆ خارج من شنێ بێنم لەسەر من ئاوا لەسەر من بوو بینم واتیان بینم عثمان جاسم برێ ئەمەش داکمان یان لەگە بابمان ناژی ئەمەش ڕازی بووینە بابمان ژنی بینی ماڵ بێ ژن ئاوی بەسەدەم ئاشی ئاورێ بەڵی بابە ئەدی باشە کوڕم بە میسال لێیان بڕۆنە پێش بە میسال وەڵام کەیفم بەوانە نە با جاسم قسانێکە لا حول ولا ئەو کەویتانە لەسەر من چه ئەو کەویتانە دەبوو بی کۆختی چه کوڕم کۆختی ناکوید یعنی شیرن دەبڕۆ بابە هەستە بە فڕەنسی قسەی مەکە بابە ئەمە وا زمانی خۆمان بەتەواوی نازانێ ناخۆش دەبێت کوڕەکانی جوۆرەکەی ئەستین جوۆرەکە کوڕی جوۆرەکە ئەواژ ڕشمان ئەمنی مەینە ناو مەوزوع تۆ سەیری کە سێ چوار جار تۆ قسە و پێ مامی جارێکە پێ بڵێم کاکەم داوا لێ بوون دەکەم کاکەمیش داوا لێ بوون دەکەم ئەدە دەست بینە چاکیش کرد ئەی بەخێر بێن هەولێر خۆشە زۆر خۆشە ئەی ماڵی ئێمە وی چەند حەزەکەی وەصفی ماڵی ئێوەکەین چونکە لەبەرێ مناڵە گوناحە بەس بەجددی خۆشە وەڵڵا ماڵیان خۆشە زۆر خۆشە دەرەجەیەک ئەمە ساجە نە دارە هیسێو نە تەقاڵ دەباش بەخێر زۆر سپاس چی نییە بەس خۆشی ئەو باشە بۆ هاتون وێرە بە دوای باوکتان هاتوون ئەی چۆن ئێمە باوکمانەوە نەخۆشەوە بڕوا بۆ هەر شوێنێک دوایەکەین ئاگام لێ بوو ئەبزانم وتیان خۆتان کردو بە کەڕوڵاڵ و شتیواو ئێمە مەوزوعێکی حەزەکەم وەکو خوشک و برا باسی بکەین ئێ بەسەر چاو لە خزمەتای خزمەت لە منەوە من نایەوەم نەزانی من پێیا تۆ شعور هەستی پێیان
ئەو مۆزوعە یعنی چۆن بڵێ پەیوەندی بە هەمومانەوە هەیە بەڵێ یعنی زیاتر لی نزیک بینەوە پەیوەندی بە دوو خێزانەوە هەیە بەڵێ ئێستا هێندەی ناوێت پەیوەندی بە باوکتانەوە هەیە ئەوە هەر زۆر جددیە باوکتان ئەیوت دەیگۆ کە ژنی نەینایە و ژنەکەی ئەمری خوای کردێ و ژنی نەینایتەوە و ئەنگۆ لێ ناگەڕێن ژنی بینتەوە و چۆن حیامانی بردووە خوارێ گیان ئەوجا نازانم ئەگەر ئەوەی بکەن یارمەتیدان خۆ چییە؟ یارمەتی باوکم بین کە ژن بێنێتەوە؟ بەڵێ تۆ خۆ قوبوڵێکی ئەگەر باوکە ژن بێنێتەوە؟ وەڵڵا ئەمە لەگەر برایەکەم قوبوڵمان کردیە بابمەوە لە دایکم جیابەتەوە جا ئێستاش ئەمە بەتەمای خارجین ئەگەر مان نێرن ئەگەر ناش ئەوە بەتەمایە گوتی ژنێکی چاک دەینم و ئەگەی لەنگۆبی و داکایەتیتان لۆ بکە یعنی ئێوە بەوە ڕازی بوون کە دایکێکی تر بێتە ئەم ماڵە؟ ئەی تو ئەزانی کە شکۆ گەورەی پاکی دایکتان لە ماڵەیە ئیتر نامێنێت؟ ئیجا چی بکەین؟ آخر بەڵام نابێ ئێوە ڕازیون بۆ ئەزانی کە گەورەی دایک چەند گەورەیە کە چەند باشە بۆ مناڵەکانی؟ قسەکە جوانە بەڵام ئەمەش ماندوو بووین هەر خۆماشی و لێنێ ئەزانم بەڵام ئێوە قەناعەتی بەوە پێکردوون کە دایکێکی باشتان بۆ هێنێ بەڵام هیچ دایکێک ئەو باشە نییە بۆ ئەو مناڵانەی کە دایکی دوو هەمن تێگەی؟ بەتایبەت زڕدا هەرچی خراپێ لەگەڵ تایکە هەرچی شتی خراپە بەرامبەر ئەیکا بۆیە قەت ڕازی مەبن بەوە حەزێکی شتێکە بۆ باسکەم لەسەر ئەو بابەتە کە چۆنە؟ ئارێوەڵە بۆم باس ئێمە قسمێکی و ناسیاوێکی خۆمانە باوکەکەی ئەویست ژن بێنێ قەناعەتی بە کوڕەکەیکە کە دایکێکی باشی بۆ ئەهێنێت و چەند ڕێک و پێکە و چەند باشە بێ بۆی ئێجا ئەوە خۆ خراپ نییە ئەوە باش نییە؟ ڕاستەکەی تا ئێرە باشە هیچ کێشەیەکی تیان نییە باش باوکەکە ژنەکەی هێنا ژنەکە ئەیوت من باشەی لەگەڵاکەم و هیچی خراپی لەگەڵا ناکەم بەڵام دوای ئەمە ئەم شتانە کە لەگەڵ دایکەکە هاتە ماڵەکە هەموو شتەکان گۆڕە یعنی چۆن؟ باش گوێگرە باتێو بێنم یا الله ئەمە کێ ڕاگەڕایتەوە بۆم دایکم نێمەوە ماڵ چی بکەم لە دەرەوە؟ تۆ سا چوویتە دەرەوانیە یە باشە بێزارم لە دەرەوە من ناوەڕێمێنە شتێ لە دەرەوە ئەرێ منیش بێزارم لە تۆ تێگەشتی؟ ئێستا دایە جامت چیم کردووە لێت؟ چی نەکردووە؟ ماڵم بۆ پیسەکەی تۆ تەوالێتم بۆ پیسەکە دۆ قاچاقی خۆ لە نامی ژووری پیسەکە دۆ من شێد بووم بەدەستەوانیە مەسیای خێرم نەکرد سەدایکێکی من تێناگەم نا ئەچمە دەرەوە ئەلێ بۆ چتە دەرەوە دێمە ماڵەوە ئەلێ بۆ چتە ماڵەوە ئێ چی بکەم دایک ئێستا حەلێکم بۆ دانەتۆ بە من ناڵێ دایە من دایکی تۆ نیم حاشا لە دیارێ وەی ئەی بۆ لە لای باوکم پێم لە دایە حەلیم چی بکەم لە تاو شەڕ و ئاژاوتم باشەڕ و ئاژاو لە ماڵەکان دروست نەبێ ئامی بۆ من بەجێشتووە وش بێزار بووم وەڵا دایکاگەوا بێ لە ماڵەکەی خۆشم ئیسراحەت ناکەم ئەی دەبڕۆ لە کۆڵم بەرەوە دەبڕۆ ژنێ بدۆزەرەوە بیهێنە دەبڕۆ وەکو کوڕی خەڵکی دەبڕۆ ئەرێ لە ماڵەکەی خۆشم ئیسراحەت ناکەم ئێ وەڵا بێزارم وەرە بزانم چی ئەبرە چیەوە؟ چێ بۆی سوگاتی بۆ کوڕاکەی؟ تۆ عیب ناکەی داناوەشی ئەوە کێڵێ ڕووی دەنگ بەرزەکاتەوە بەسەرمە ئەرە تۆ دایکی من نی چۆن خەفەر ناخۆم ژووری بۆ پاکە بۆ خزمەتێکم نانێمی ئاوێ مجری بۆ شەم بە قوربان و بۆ ساقەیە ئەجا فایلە چی کە تۆ سوگاتی پێ بکەیت دوبیتە بە چاوە فایلە چی؟ عیب ناکەی داناوەشی تۆ تا شوکت بە من وتێ خەمە سەر چاوم سەرم مناڵەکەی سە بۆی لێکەی تۆ نەنەڕێنی بەسەرما شێت بوو هەتا منی هێنا دنیا کرد بە واسەکاری عاشقم و عاشق تخواو ناتوە تا ئەتوارەکانی ناشرینە بۆیە ئەڵێم نانە باوکە گیان یەکەم شت بە منی وت پێم بڵێ دایە حەلیمە لە پێشچاوتۆ باشە پێڵم دایە ئەلێ نەخێر من دایکی تۆ نیم دوای ئەچمە دەرەوە لێ بۆ چتە دەرەوە دێمە ماڵەوە لێ بۆ دیتە ماڵەوە من نایمە نێوانتانەوە من خواحافز ئەم ماڵەشتان بۆ بەجێ مەرۆ کاکە وەرە تۆ وەریشی بێتە وەرە چه عیبە بۆ تۆ والله عیبە بۆ تۆ ئەو مناڵە هەتیوە ئەبێ ئاگای لێبێ چاو لێبێ بۆ ئاوا سوکاتی پێکەی هەتیوێکی زلێکە هەتیوێکی سەر و قژی جوانە باشە ئەزانی چیەکە لە ماڵە من نانێمێ ئاوی ئێمێ بە مناڵەدایە حەشرێکم پێکا دواری ناشرینە من نامێ ئەو کوڕە بێتەوە بە ماڵێک نابەچە دێڵم ها جافایی لە چێوە کە تۆ بۆیگە قیمەتی چیەکە بێتەوە بە چاوێ کە تۆ سوکایەتی پێبێ قیمەتی چییە چه عیبە بۆ تۆ چه داوەشتیرە بۆ تۆ باشە کوڕە عیبە بۆ تۆ ها منە ڕەماڵەکەوە بەجێڵم هەدوە خۆ بڕۆ مردوو هەر نێتەوە بناوەیە
بساقي دڵ دێکی لە کوڕەکان بلێرە بە بڵێ کوڕم بێنێتە سەر بە قوربان و نەبێ والله كرة باسم كرة جاسم كرة والله ناويشان ديم تيكسا كرة قاسم كرة جاسم كرة باسم دورا كرة هيري دورا كم تسي ورا ملد مش تشينا تاو الدربي برو كوري قوري وبينوا لتشي كرة الاخواري دبرو دي كورناوي بلي دراكه ايه دبرو امر نميني دل لتشي بخوي ينايتي وبخوي لتشي كوريتو تاريخي بو بلي من ها اشياء بو يقبي بخوا تمام اري والله كرة ادينا لي قصان دقل انا خباغ تبار باري والله ريق وايا باشە دەی دە باشە با بیرێکی لێ بکەمەوە دە باشە من هاتم بۆ هەستا باڕۆین هەستا بەستا مۆشوێ خێرە دەوەرە کاکە دەوەرە وەربێ دە باش ئەس لێ بینە دەوەرە گەزوانی باوکە ڕوو دەوەرە من وا ڕقەمەکەتم مەرێت و وا دەها بینوسە دەی ئۆی لە ڕقەمە جوانە ئەڵام تەلەفۆنم بۆ بکەیە وەرە شام بەخۆ قسە لەگە دەکەم بەس واز بینە بەس وەرە ئەگەر کەم بۆ کردی بۆم کەرەوەی باشە باش بۆ دەکەم ئەوە هات عوسمان ئەوە چێ وەدادەنی شکرە هەستا بڕۆی شەولاتەوەکە بڕۆ دەی دەرێ عوسمان ئەوەش کوڕەکەی تو ها بە ملی وردم کوڕی منە ئەوە باڵێ بێ عەقڵ دیارە عوسمان چیت دیوە السلام عليكم كرة قاسم دەزانی وە لەگەلە قشتن زۆر کیوتم بە زمانی خۆیان زۆر و باستان دەکرد والله ئەوە دەرێن زەرداک خراپە زەرداکە خراپە ئەوە ئێستا من باسی ئەو بابەتەم بۆ ئەوە کرد هەنێ دایکێ بە قوربانە بن بە کەڵی نابێتە ئەو ماڵ و ئەگەر دایکێکی مناڵەکەی خۆی نەبێ هیچ باشەیەکی لەگەڵ ناکە ناشەر نییە باشە ئاخر ئێستا من باسی ناسیایی خۆمم بۆ ئەوە کرد بەڵام ئەتو قسەکت کرد گوتت هاتەوە ماڵێ کە مێردی بە بابی کرد بە بابی کوڕەکەی گوتی تا فترەیەکی باش لەگەڵیان ناباش بوو لەگەڵ کوڕەکەیە دوای ئەوە ئەم ئافرەتە لە کوڕەکە بێزار بوو ئەنجا چوە بن کڵێشەی باوکەی کە ویستی ژنی بۆ بێنێت ئێدەوە خۆ خراپ نییە دەبینە ساحب ژنش تۆ بۆیان تاواکە من ئیشەکوێ و دوای دێمەوە باشە زوویتەوە زوو دێمەوە بۆیان باس بکە زەردایک چییە ئاخ باوکە ئاخ بەس دوو هەفتە بیان کردمە بۆ وەزیر بۆ ئەمزانە چۆن ئام شارم ئەوەنم بۆ کردی بە ڕووناچی بە چراخانی ئەوەی دڕۆشمە کردەوە ئەخوار و ڕەشکارۆڵە بۆ باوکە بە نامۆسم عەبۆ لە 2011 و گڵۆپی ئاودەچەکەمان سوتاوە ئەڵەم چاکی کەبووی چانەکراوە نیازی ئەم وڵاتە بفرۆشن کات عوسمان دەبێ بۆ تەختە و مەختی نقشتان نییە کوورە بۆ تەختی ساغی تیا ماوە هەتیوە وەڵە هۆ دیارە چێ باوکە بۆ لێ قوڵاکی خۆمە نیام قسەم بەسە چەنە بازی ئەڵێ باوکە چۆنی جۆ بکرە بلا نەڵێ مامە عەبۆم دانیشتووە پێم نەڵێ کێ پێوتوی لە هەولێرم لێرم هەڵاسم شەقی واوتی هەڵمی یەک و نەمیزی پێوە عوسمان زۆر لێی پەستم عەبۆ باوکم بخۆم کەمەرم شلێت و شەقیشی تێڵێ وڵاوشی پێوە ناوەسێ پێم بڵێ ڕاستیەکەیم پێ بڵێ باش پێتەڵم دەی فالودێکم بۆ کردی هەولێر بۆ دەکڕم قیر وسە فالودە هەیە خۆ لێرە فالودە والله نازم فالودە شعرەکەی دۆندمێ بەسەرەوەی هەیە بۆ دەکڕم دەبڵێکە بۆ کڕم بڵێ وعد چاکیش کوی ئای چۆش ئاکڕم خاڵە بەکر بەکرشی لەو شەکر بەکە فەردە شەکر بەکری مێردی ئاسیا بەکر چێ زاوامە بە ملی وردم زاوامە زاواچی کەرێکە بە لەو چواپی بەکری بوو کار زاواتە ئەو ناوە ناخۆشە چێدایە ماڵ خراپ بە قوربان دەرم بەکر دەهستە هەستە بچۆرە و دیوەلای مناڵەکان هەستە با بچێت تۆ زێ نەسیحەتی کەن هەستە ئەو لە ژوورەکەی ئێرەنە بەرامبەر دەبڕە بڕۆ ئیسراحەتی خۆ دووە لا حول ولا قوة إلا عوسمان ئەمن دەمێ ئەو لە کۆڵمان تۆ بابە ئەتوو ماچینارێ من وەرە باب نانای تۆ نایە بە باوکە وەزی لێ نەمینە نەتەوێت کوڕم والله دەبڕ ئەو ئەدەبە گەلەبێ دەبە نازان بە چێ چووە دەیەجابێ لە تۆ نە بیڵە نازان خەریکە عەبۆ خەریکە ناخۆش والله نازام کە بیعقل دیارە ماڵ خراپ کاکە بەسە زای چی هجوومەکە لەسەر تۆ بڵۆ ئەم داوای لێون دەکەم من تا خوارەوەڕم خێر وڵا پیاسەیەکەکەم هەنێ هەواڵەمە ئاخر گون نەبی نا بابە دەبڕ
سنبي والنبي بابا اي باشا والنبي كرم باشا بخم كرم إيرا منطقة بزربي نابي هم يدريدتي ها دب بيخا تسراين اخويا كرم ونديتو بزربي تشدد بنتو قوكمو ونيا دلهم وانا زور تاخير كاكا تو خوشني كنت هنا وخمنية طوام السوق اللي كنت دباين كم سنة متيان كبتي عندك كم قاسي باش مقتنعت يا ممنوع كاي مشكل كرة زاسر باسر داخل أمنا كرة ورا زاسر ورا مدارك على عثمان يدك خذ امين ورا باب ورا ان شاء الله قناعتي يعني كذبين ان شاء الله اوهات بروات اوهات يا خذ خير وما شاء الله سنم في خوش اوات تبان دبيني ويني دبيني سنت باو زوان زور بيا او ديار الزور تنسيق انا ولا جوري اما زور مهم اما زور مهم كرم وابزانم وني امبي بيلي والله بيلي والله امبي بخوات من كل بابا تو صاحب مالي كرم كو انغو قناعه ثانينا امن جنبينم اوانش تانغاندي تقناعه عثمان جنبيني ونيا والله بيان كتاب خانه اي كبيم خوسا اي كبيم خوسا يعني استتواو راضي بود بابي جنبيني نا والله شمامينو يعني تي كتاب خانه وش تبازك انتو زي لمو بيش والله من نايلم باوشن بيت مالي ما هو تي عثمان نازم يعني تي يعني الزرداق عزلاقي بيتو ماري يعني ايوش راسي نبرك من الجن بينهم طبعا نخير باوكيان كاكا إذن يكسكم برو باوكيان یەکەم ئێمە چۆن ڕازی نابین کە دایکی کۆچ کردومان و لە دوای ئەو ژنێک بێتە ئەو ماڵە ئەوانیش ڕازی نابن کە شتوی دایکیان لەم ماڵەیە بشکێت وەرە چ بەس بسۆکەکەون عوسمان ئەخلاقی منداڵەکانی نەیژی تێکدا ئەتو ئەو خوایەوە قسەیە دەکا ئاخر شکۆی تەعاڵی چەوە کابرا مردیە چووتە ڕێی خۆی ئەمانە ژیانی منیان فڕتان هەستا کورە هەستا بزانە چێیە هەستا بزانە چ ڕزقێکە ئەو جارە هاتە ئەو ماڵێ هەستا کو عوسمان ئارزمە بە ئەو ڕۆهاتی ئەو ماڵەی بلانسي او مالي تيكسو توازن يا مو تيكسو وال وتيا كل او كي بشرة او بأدبا كل او شقاني هم نزواغنا كاكا عبو كل زامي بيونيش كاكا عبو كل ديت هم كتر ديت كتر قرتي بدا راسقي او تي او تثبتك كاكا موفق عزبه بالاستاذ دبيني كل بيقاتلونك ها والله يقليبه ليش كنت راجعين تربقرم أدلو سيدا شباش بالينا دي كورم ها خاطر شباب مقرا بابا كيف ساق اسمه اللي يا رياسنك كل الراوس كاك عبو تزانيش تسمعها سمعها كل ام وكو بري بري او شقانا او دعوتها لسن شراي بخوا بوليس عقدار كرايتوا حتى بازاروش كدبي او شقي تول كان تيجشتن بسرهم الباني اي طبعا كما هو باشا كاكا باش طب او عقدار كله تاني شتسايش اوكي ای باشە ناڕەتەن تۆم کۆترانە وۆچیە پیازا سووریا کەیتەوە یە خۆشیەکە دەبڕۆ خوارە تەرکێ بزانە چێ کۆڕ دەبیدی نەمگۆ ڕسق لە دوور ئاگاتان لێیە مەشاکل بە دوای مەشاکیلا ئەمشتان دەبێت ماشەڵڵا و دەرکێ مەچ ئاکتیڤە سا دەبی چێ بیاد نازانم عوسمان ئەوڕۆ وەزە خراپ تێکسوە ئەو چێ عوسمان هەزار ماڵی دەنگە دەنگەکە السلام عليكم وعليكم السلام ناجي دا أبو شيخ والله نازل الروزية سجل ديتا وشقي أو الدينكا كيتي دينكا كي بلاي كرة يقدر غباوك توبلا ما نلم خور توبلا حنقين نلم عسل يعني هو حزيلة بلك رضوة بلا قناعدناكم بابا من باوشي متى زمان شيكم لك رضوة كي قلت ويما هذا باشا كتاكم توبا جدي حزيلة ويا إيه خلاص روزي بيجستايك مع ناسي إنت قصشم لقوا دايك معك وتيجي نيتي راسه ما بيت بيش لا هذا رازين ما رازين من باوكش رازين هم رازين خوش ميكون رازين باكا إما خو هالبنية تجي باكا تيجي تأرى بوك خانيش بالي ربي إيشن باكا كمان إتلي رابي هذا نية تنبأ برونا بيش بعمل لو نرونا بيش
ئێوە شەبین والله نيتمان بغاطو حزي شمنيه ديوش حزي لمنا عمر النمن يا عثمان ورا كرك وبيشكي لجنين انا عثمان اتو اورونيه خوتو من دار كانت منطقه بوغري كنت بوتو بري عثمان يا عزمه با ولا ابو من لشاي روشنبيلي لا بايتختي روشنبيلي جلد لينا يا عم يا سبو لا بايتختي كل سان جلد لينا دواها باوكو سبا تلفون شنو قاطع سيب بمنوك بكم نوك بيبلي او من دار انا بما